لە شاری هەولێر سەر لە بەیانی ڕۆژی شەممە بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی بازرگانی حکوومەتی ناوەندی و وەزیری بازرگانی هەرێم دەست بە وەرگرتنی گەنمی جوتیاران کرا. بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە بەرهەمی گەنم بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە. بەڕێوەبەری گشتی بازرگانی حکوومەتی ناوەندیش دەڵێت چاوەڕێین 500 بۆ 600 هزار تەن گەنم لە هەرێم وەربگرین. باش بوو لەخوا بە زیادبی لە یەکەم تەجربەدا گەرمەکەیان زۆر جوان و باش دەرچوو، یعنی ئەوەی کە چەند ساڵە پێیان دەگوت دەرەجەیەک دەرچوو، پێدانەکانیشیان لە ماوەیەکی زۆر زوو دەدرێتە. ئێستا بڕێک پارە لە ئێستاوە هاتوۆتە سەر حیسابی وەزارەتمان بۆ ئەوەی بیدەین بە جوتیارانە و بە ڕێزانش کە لێرە بوون بەرپرسی ئەو بابەتە بوون لە بەغداوە هاتوون بڕی پارەی زیاترمان لە بۆ دەنێرن. ئینشاڵڵا ئەم ساڵ نایەنین پارە دوا بکەوتن. ئەو ڕۆژەش خۆم قسەم لەگەر بەڕێز وەزیری بازرگانی فیدرال کرد، پارەی ئەم ساڵ گوتی لە ماوەی 15 هەتا 20 ڕۆژ زیاتر تاخیر نابی و هەوڵ دەدەین زووتریش پارەکانیان بدەینێ. لە ڕاستیدا پشتیوانیەکی زۆر هەیە بۆ سەرخستنی وەرزی بە بازارکردن. 500 میلیۆن دینارمان تایبەت کردووە وەک قۆناغی یەکەم بۆ فرۆشیارانی ئەمڕۆ و بەردەوام دەبین لە پێدانی شایی سەداراییەکانی جوتیاران. هەروەها لە یاسای ئاسایشی خۆراک پشتیوانی دیکەمان داناوە بۆ پێدانی شایی سەداراییەکانی ساڵی 2014 جوتیاران. لای خۆشیانەوە جوتیاران باز لەوە دەکەن جگەلەوەی کە حکوومەت نرخی وەرگرتنی گەنمی جوتیارانی بەرز کردوتەوە، بەڵام جوتیاران هەر لە زیاندان بەهۆی بەرزبوونەوەی پێداویستیەکانی کیمیایی و جۆرەکانی دەرمان کە هەر جۆرێکیان نرخی 2 بۆ 3 بەرامبەر بەرز بۆتەوە. پێویستە حکوومەت پلانی هەبێت بۆ عەمبارکردنی گەنم، بۆ دابینکردنی خۆراکی بەشە خۆراکی ماگانەی هاوڵاتیان. ئەو ساڵ زۆر کەمی کردو بەرهەمی کشتتوکاڵی پێشببینی بە ساڵانی ڕابردوو و دەگەڕێتەوە سەر کەمی بارانبارین و گرانبوونی پێینی کیمیایی لە 600,000 و 500,000 چۆ سەروی ملیۆن و نیو هەتا 2 ملیۆنش. ئێستا کە ئەو دەقی بە 12 وەرەقە و 30 دلار تقریبا دەکا نێزیک 2 ملیۆن دینار پێینی کیمیایی. چەند ساڵە بە 600 و 500 ئەو سعران و بەس ئێستا بەرامبەر بە ساڵانی ڕابردوو زۆر بەرز بۆتەوە پێینی کیمیاوی و هەموو ئەو پێداویستیانێکە لەو کشتتوکاڵ بەکاردێن زۆربەی زۆری بووتە دووقات و سێقات. حکوومەتی هەرێم دامی وەچی دامی فەلاحی هیچ دامەچی نەکردیە، بەس ئەم ساڵ نرخی گەنمی گران گرتو لە وەرگرتنەکەی نرخەکە لەگەڵ ساری پار زۆری فەرقە. هیچ سوودی دەبێت بۆ ئێوە؟ سوودی دەبێت، بەڵام لە بازاری ڕەش گرانترە. کاتێک فەلاح گەنمەکەی خۆی دەین 9 سایل و ئێرە دەبا لە بازاری ڕەش ساغی دەکاتەوە. لە عێراق و هەرێمی کوردستان ساڵانە نزیک بە نیوەی ئاسی خۆبژێوی گەنم بەرهەم دەهێنرا، بەڵام ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە ئاستی بەرهەمهێنان بە ڕێژێکی بەرچاو کەمی کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.